ئێرە گەڕەکی کانیشینکەیە لە ڕۆژهەڵاتی شاری سلێمانی دوێنە لەلایەن لیژنەکانی قایمقامەتی سلێمانیەوە نزیکەی 50 خانوو لێرە ڕوخێنراوە بە هۆکاری ئەوەی کە بە شێوەی زیادەڕەوەی دروستکراون. بەشێک لەو خانووە وەکو دەوترێت ماڵیشی تێدا بووە بەڵام لەلایەن لیژنەکانی قایمقامێتەوە ڕوخێنراون. ئەو کاتەی لیژنەکان خانووەکەیان ڕوخان هێمن و هاوسەر و منداڵەکەی لەو خانوەدا بوون کە هێشتا کارەکانی تەواو نەکراوە. ئەوان لەو ژوورەدا دەژین کە تازە دیوارەکانی گەچکاری کراوە بەڵام نە پەنجەرە و نە دەرگاشی لێ نەبەستراوە. هێمن ماوەی 4 ساڵە خێزانی پێکەوە ناوە دەڵێت کرێچێتی ناچاری کردووە بەو ژیانە قایل بێت هەموو هەوڵێکیش دەدات بۆ ئەوەی ببێت بە خاوەنی خانووی خۆی. سەرە ڕای ڕوخاندنی بەشێک لە خانووەکەشی کەچی هێشتا بە دڵگیان کاری تێدا دەکات. من وەکو خۆم نیوەی ماڵەکەمی تایە لە ناچاریە هاتووم ئەوە تا ئێسش ئیشەکەم بەشک و ژوورێکمان بۆ تەواو بێت چاکیکەین کەچی دوێنێکە خۆمی لەبەر شۆفلەکا بووم بە بەرچاو خۆمەوە نیوەی ماڵەکەمی ڕوخانوە هەمووی وەکو من داما و فەقیر و لێ قەوماوە کەسی لە خۆشییان نایە بۆ ئەم دەشتە چۆڵە نە ئاوی هەیە نە کارەبای هەیە نە کۆڵان ئاوەڕۆ هیچ شتێکی نییە هەمی لە داماوایە بۆ ئێرە. ئەوانەی خانووەکانیان ڕوخێندراوە دەڵێن پێشتر لیژنەکانی زیادەڕۆیی هیچ ڕێگریەکیان نەکردووە سەرە ڕای ئەوەی ئاگادار بوون لە دروستکردنی ئەو خانوانە ئەوان هاتوونەتە بەردەم قایمقامیەت تا وەڵامێک وەربگرن و داوا دەکەن چارەنووسیان یەکلای بکرێتەوە. ڕاستی ئێمە هەتاوەگەنە ژیان لەکرێتێتی ئیشمان کرد بۆ کرێتێتی ئێسەکانە ئیشمان کرد قەزاری ئەم خانەیە طبعاً هەمووی قەزاری مەحەلە قەزاری مەعمەلەکانە شیمەندەر بووە شیشت بووە قەزاری خزم و کەسوکارە قایمقامە لە ئێمە کاراسانیتان بووەکەم بەشکم لەگەڵ شارەوانم تاقی ماسپەوە خاڵەکان تێگەن کاراسانی تختیان کردووە ئێستا سەقفەکەداوە 50 ڕقم لا ناچێت سەقفەکە کەمە قەرزم لە خەڵک کردووە. قایمقامی سلێمانی دەڵێت ڕێپێدان بە بنیادنانی خانوو تەنیا بە قسە نابێت و مۆڵەتی ڕێپێدانی دەوێت. ئەوانەی خانوویان لە کانیشینکە دروست کردووە هیچ مۆڵەتێکیان پێ نەدراوە و بە زیادەڕۆیی خانووەکانیان دروست کردووە. دەژڵێت ئەو هەوڵاتیانە بوون بە قوربانی و کۆمەڵێک بازرگان کە ئێستا ناویان لە داواکاری گشتیش هەیە کاتی خۆی ئەو زەویانەیان فرۆشتووە و دەبێت لێپێچینەوەیان لەگەڵدا بکرێت. هەندێک خەڵک بەداخەوە ئەیڵێم لەم سنوورەتە پەڕەبێ و ئەچێ خانووەکە بە زیادەڕۆیی کە ئەمە کێشەیەکی گەورەیە بۆ ئێمەش و بۆ خەڵکیش بۆ ئەو کەسانی کە بازرگانیان بەو زەویانەوە کردووە. ئێمە لە ڕێگەی سەرۆکاتی شارەوانی سلێمانی و ناوەکانیان دراوە بە داواکاری گشتی بۆی لێرە من داوا لە بەڕێز داواکاری گشتیەکەم کە ئەو کەیسانە بجوڵێنێ بۆی ئەو کەسانی کە بازرگانیان بە زەویەوە کردووە لە سنووری گوندەکانی شاری سلێمانیە ڕوبەڕووی دادگا بنەوە. هێزە ئەمنیەکان و لیژنەکانی قایمقامێت ڕۆژێک بەر لە ئێستا زۆربەی ئەو خانوانەیان ڕوخان کە لە ناوچەی کانیشینکەی ڕۆژهەڵاتی سلێمانی بنیان دراون. قایمقامیش دەڵێت ئەو مڵکانەی کە لە سنووری شارەوانی دانین و زیادەڕۆیان دەکرێتە سەر نابێت بەکار بهێنرێن. ئەو هاوڵاتیانش کە خانووەکانیان ڕوخێندراوە دەڵێن ڕێگەی حیزبی حکومی دەگرنەبەر چونکە ئەوان ئارەزویان لە زێدەڕۆیی نییە بەڵکو هەژاری ناچاری کردوون لەو شوێنە خانوو دروست بکەن. ڕامێ ڕسمان کەناڵی ئاسمانی پێیام سلێمانی.